بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاتان لێبێت. زۆر خۆشحاڵم هاتوومەتەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی دیدار و ڕابە. عزیزان لە ئەڵقەی ئەم حوتەی بەرنامەکەماندا وتوێژێکمان دەبێت لەگەڵ هونەرمەند و مامۆستای وێنەکێش و پەیکەرساز بەڕێز محەممەد ڕۆستەمزادە ناسراو بەنامۆ. بۆ هیوایە تا کۆتایی لەگەڵمان بن، ناوبڕێک ببینین ئاڕینە لە میوانی بەرنامەکەمان. بەڵێ زۆر سپاس بۆیەوە کە بینەرمانن. کاگنامۆمان لەگەڵا. کاگنامۆ سڵاوت لێبێت و زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیە. سڵاو لە ئێوەی بەڕێزیش بێت لە هەروەها بینەرانی بەڕێستان چاواخەن. سڵاو لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە تیڤی. بەڵێ کاگنامۆ بۆ دەستپێکی بەرنامەکەمان تکایە بە کورتی خۆت بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بناسێنە. ئەمن ناوم محەممەد ڕۆستەمزادەیە، خەڵکی شاری بۆکانم. ساڵی ینی 1964 لەوێ لەدایک بووم. هەر لە مناڵیشەوە خولیای کاروباری هونەری بووم. هیوادارم هەر سەرکەوتوو بن. کاگنامۆ باخۆینە سەر پرسیارەکانمان. بفەرمونون لە کەیەوە لە بواری کاری هونەریدا خەریکی چالاکین؟ وەڵا هەر لە مناڵیەوە من خەریک بووم. ئەو کاتێککە لە قوتابخانە ماخێند حتا بەر لەویش بەر لە قوتابخانەش من هەر خەریکی کاروباری هونەری بووم. پاشەوە کە چوومە قوتابخانە ئیتر لە پێش بڕکێ و ئەوانەدا بەشداری مەکرد. دوایەوە لە ڕۆژنامە دیواریدا بوو. کۆمەڵێک لە دۆستان بووین، هیوا بوو خەت خۆش بوون، هیوا بوو مەسەلەن لە نووسین و ئەمانەدا دەستی بوو. ئیتر گروپێکمان دروست پێکێ نابوو. بەو گروپە ئێمە کاری ڕۆژنامەگەری و ئەوانەمان دەکرد، ڕۆژنامەی دیواریمان دروست دەکرد. تقریبان دەتوانم بڵێم حاڵەتێکی پێش بڕکێشی بوو لەگەڵ بێسلا لەگەڵ قوتابخانەکانی دیکە لە ناو شاردا، لە ناو شاری بۆکانە و لە زۆربەی کاتەکانە ئێمە یەکەم بووین. کارەکانمان جوانتر و ڕێک و پێکتر بوو. بەرەبەرە ئیتر بێسلا کە شۆڕەشی ئێران سەری هەڵدا و ئەوانە ئەمن گەنج بووم، تقریبان تەمەنم 15-16 ساڵ دەبوو. ئیتر لەگەڵ ڕۆت و بزاوی هونەری سوسیالیستی ئاشنا بوو. زۆر لەو کتێب و کڕاسە و ئەوانە کە دەهات شۆڕەشی بێسلا ئۆکتۆبری ڕوسیە بوو، کاری سوسیالیستەکانی ڕوس بوون، هەروەها کاری چینیەکان بوو. ئەمانە زۆر سەرنجی ڕاکێشام و زیاتر منی هاندا بۆ کاروباری هونەری. ئیتر بەرەبەرە خۆم ئامادە کرد و پاشی ماوەیەک چوون بۆ بێسلا زانکۆی تارە. ئەلبەتە بە پاڵپشتی مامۆستای خۆشەویستم و خزمی عەزیزم کاک مستەفای شێرزاد کە ئوستادی من بووە لە بواری کاری ناتورالیزمدا. هانی دام دەبێ بچی حتما بچی بخێنی و ئیدامی تەحسیل لە بواری هونەردا بدەیت. ئیتر منیش فەرمودەکەی ئەوم بەجێهێنا و بە نەفەری یەکەم لە زانکۆی تاران دەرچوو و ئیدامەی خوێندنمدا تا ساڵی 94 بە کالۆرێسەکەم وەرگرت. پاشەوەش دیسان گەڕامەوە بۆ کوردستان و بۆ خۆشم فێرگەیەکم دانا کە ئەلبەتە ئەو فێرگەیە کەند و لەند و کۆسپی یەکجار زۆر بوو نانەهێشت، بەڵام خۆم بە زۆرە ملی و ئەوانە و کۆمەڵێک فێرخواز کە تامەزۆی فێربوون بوون توانیمان کە بێسلا ڕەوت و کاری هونەری لە بۆکان پەرە پێ بدەین و دەوروبەریش ئەلبەتە. پاشەوە من دیسان چوومەوە بۆ تاران بۆ ماستێرەکەم. تقریبان ساڵی 99-98 ئەوانە بوو و ساڵی 2000 لەبەر هێندە مەساوینەکەم کەمێ درێژ بوویەوە. دەستپێکی ساڵی 2002 ئەمن ماستێرم لە زانکۆی تاران بە هینی ئەلف وەرگرت. جەنابتان زیاتر خەریکی کاری نەقاشی و وێنەکێشانن یان پەیکەرسازی؟ پسپۆری خۆم لە وێنەکێشاندایە بە ئاسڵ. بەس ئەوانەی کە کاری هێڵکاری دەکەن لە هێڵکاریدا ئەگەر باش بن دەتوانن مەسەلەن دەستیش بەرن بۆ کار بە قوڕ بکەن، کار بە دار بکەن،
ینی کاری حەجمی و باڕست و ئەمانش دەتوانن ئەنجام بدەن ئەمنی ژەوەندەی کە دەرفەتم بوو بێت چون حەزی زیاتری من لەسەر بواری کاری بێسلا وێنە چێشان بووە بەڵام جاروباری ژاوە لە بواری کاری پەیکەرسازیشدا ئیشم کردووە پەیکەرتاشیدا ئەڵبەتە ئەموسانام و بەڕێستان هەروەکو ئاماژتان پێدا ماوەیەکی زۆرە لە بوارەدا خەریکی کارن بفەرمونون لە بواری کاری هوەری خۆتان زیاتر لەژێر کاریگەری کام یەک لە هوەرمەندانی گەورەی دنیادا بوون وڵی هەمویان کارگەریان بووە بە سەهمی خۆیان بەڵام ئەوانەی کە زیاتر کارگەریان بۆ لەسەر من دەتوانم بڵم کەسانی وەکو مەسەڵەن پیکاسۆ بووە ئەو کەڵا هوەرمەندانە بوون هوەرمەندانی وەکو هێرنی مۆشبۆش بووە هەروەها لە هوەرمەندانی نزیکتر فرانسیسکۆ گۆیا بووە دۆمیە بووە ئەوانەی کە لەسەر بواری کاری ئەکسپەرسیۆن چون ئەو چێشە و نەهامەتیانەی کە بەسەر ملەتەکەی ئێمە داهاتووە زۆر نزیک بوو لە کاری هوەرمەندانی وەکو مۆنش کەوانە ئەکسپەرسیۆن بوون کاری ئەکسپەرسیۆنیان دەکرد کارێکە زیاتر پەیوەندی بە هەستەوە و سۆزەوە هەیە ئەوانە کارگەریان لەسەرم بوو هوەرمەندانی ئالمانی وەکو ماکس پێکمان کێرشنەر ئۆتۆدیکس گرۆس ئەمانە گشتی کاریان لەسەر من بووە تەنانەت ئەو هوەرمەندە پۆست مۆدێرنەکانیش وەکو ئەنسلم کیفەر و میگەل بارشلۆ و فلان و ئەمانش هەموو هەر یەکی بە جۆرێک کارگەریان لەسەر من بووە بەڵێ ئەو بوارانە ئێوە کاری تێدا دەکەن ئێستر بە کامێک لە مەکتەب و سەپەکانی هوەری نەقاشی و پێکەسازیە ئەمە لە بواری ئەکسپەرسیۆندا زیاتر کار دەکەم ینی بە کوردی دەبێتە دەربڕین خوازی زیاتر پەیوەندی بە هەست و سۆزەوە هەیە من شتەکانم بە زەهنی دەچێشمەوە بە خەیاڵی خۆم دەچێشمەوە دیارە تەبعا من بەر لەوەی کە من ئەو کارانە بکەم من بۆ خۆم لە بواری هەوەکو باسم کرد من لە بواری ڕئالیسمدا کارم کردووە لە ناتورالیسمدا ئەزمون و تەجربەم بووە ئیتر بەرەبەرە هەروەکو ئەرزم کردی ئەم مەسەلەی کۆمەڵکوژی و جەنۆسایدی ملەتەکەمان نە هەر من بەڵکە زۆربەی هوەرمەندانی کوردی بەرەو ئاراستەی ئەوە برکە کارەکەیان لە ڕئالیسمەوە بە جۆرێک لە جۆرەکان بچێتە ناو ڕێبازی ئەکسپەرشن یا ئەکسپەرسیۆنەوە کاکنامەوە کۆمەڵێک لە کارەکانی ئێوەمان ئامادە کردووە وەکو کلیپێک با بینەرانمان ببینین دینەوە سەر پرسیارەکان
زۆر سپاس بۆ ئەو وێنانە زۆر وێنەگەلێکی جوان و سەرنجڕاکێش بوون با بڕۆینە سەر پرسیارەکان کاک نامۆ مامۆستا نامۆ ئێستا لەکوێ خەریکی کارن دوورکەوتنەوە لە زێد و ژوێنی ژیانت کاریگەری ئەرێنی لەسەر چەلەکەکانت بووە یان بە پێشەوانەوە بێگومان ئەلبەتە کوردستان هەمووی بۆ من هەروەکو یەکە یعنی من چ لێرە بم چ لە عەفرین بم چ لە دیاربەکر بم چ لە بۆکان بم بۆم تەوفیرێک ناکە ئێستاوە لە هەولێر خزمەت دەکەم ئەمە ساڵی 2004 لەژێر گوشار و فشاری کۆماری ئیسلامی هاتم بۆ ئەم بەشەری ئەم پارچەی کوردستان باشوور وەیتر بڕیارمدا کە لێرە خزمەت بکەم کە لەوێ ناهێڵن هەر وڵاتی خۆمە هەر نیشتمانی خۆمە خزمەت بە فێرخوازان و ئەو کەسانەی کە تامەزۆی کاری هونەری ئەمن لێرە خزمەت بکەم ساڵی 2004 کە هاتم ئیتر ساڵی 2005 بۆ 2006 لە سلەیمانیە لەوێ لە زانکۆی سلەیمانی لەوێ دەرسم کردەوە کۆلێجی هونەرە جوانەکان پاشیەوە لە هەولێر دیسان داوایان کردمەوە ئیتر من هاتم بۆ هەولێر و لە ساڵی کۆتاییەکانی ساڵی 2006ەوە ئەمن تا ئەم چرکە ساتی کە لە خزمەت جانابتاندام ئەوە لە کۆلێجی هونەرە جوانەکان وەکی مامۆستا دەرسەڵێمەوە و لە بەشی شێوەکاری کار و چالاکی لە بواری بڵێ بفەرمونون فەرمونون بێگومان کاتێک کە تۆ شوێن ئەگۆڕی تەبعاً دیارە کە لەگەڵ شتی تازە ڕوبەڕوو ئەبی و ئەم ڕوبەڕووبوونەوەش دیارە هەمووی بە سەرویست و خواستی تۆ نابێت لەبەرەوە بە جۆرێک لە جۆرەکان بە قۆلی باشووری دەڵێ کارگەری لەسەرت هەر دەبێت یعنی تەنانەت بۆ کەسانی کە ئەسنە شوێنێکی دیکە لە ئەوروپا و لە فلانەوە ئێستا زۆر من برادری خۆم هەیە کە لە باشوورە و مەسەلەن چوون بۆ ئەوروپا و ئەوانە جۆری کارەکەیان گۆڕاوە ئەسڵ بیرروزێنیان گۆڕاوە و دەتوانم بڵم منیش کاتێککە هاتم بۆ ئێرە هێندێک ڕۆئیا و ئەمانم بوو بەڵام ئێستا واقعیتر تقریبن دەتوانم بڵم بیر دەکەمەوە ناڵێم ئایدیالم نییە یا ئایدیالم نماوە بەڵام واقعیترم یعنی لە چاو پێشوو بێگومان لەسەر کارەکانیشمدا ڕەنگی داوەتەوە ئەلبەت من لە دیوی ئەو دیویش بووم ینی لە ڕۆژهەڵاتی کوردستان بووم کارم یەکجار زۆر دەکرد داهێنانی زۆر باشم بوو یعنی دەتوانم بە ڕاشکایی بڵم کۆمەڵە داهێنانم کردو کە لە ئاستی عالمی و جەهانیدا نەکراوە بەس دەنگمان بۆ هیچ گایە ناچی ئەمەی کورد بەداخی گرانەوە دەنگمان ناڕات وەکو بڵێ کەسێک لە ژێرزەمینێکی کبدا هاوار بکات دەنگمان نەڕۆشتۆتە دەرێ دەنا ئەو کارانەی کە کردومە لەو پرۆسەسی ئەو کاتی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بووم زۆر کاری داهێنانم کردووە ماوەیەک بە بۆنەی دەرزدانەوە ئەوانە لە باشووری کوردستان ئەمن دوور کەوتمەوە لە کاری هونەری بەڵام بەخۆشیەوە ئەوە چەند ساڵێکە دیسان بە پتونی سەرقاڵی ئیشکردن بەڵێ کاک نامۆ بەحسی کوردستانمان بکەن کار و چالاکی لە بواری کاری هونەری نەقاشی و پەیکەرسازیدا لە ئاستی کوردستاندا ئێوە بەگشتی چۆن دەیبینن خۆی ئەلبەتە هونەر لە جەهاندا ئێستا لە حاڵەتی قەیراندایە قەیرانی شناس و قەیرانی پێناسە و مەسائلێکی دیکە هەیە کە عالەمیە جەهانیە لەبەرەوە تەنانەت حتا مەسەلەی تەکنۆلۆژیا ئەمانە گشتی هاتوۆتە گۆڕێ ئەم دنیای مەجازی و ئەمانە ئینتەرنێت و ئەوە ڕاستە ینی گۆڕەپانەکەی واڵاتر کردووە هەموو کەسێک دەتوانێت بێتە ناو مەیدان بەڵام لەگەڵ ئەوەش بە جۆرێک دەتوانم بڵێم هونەرمەندانیشی ینی ناومێت کردو لە بابەتی ئەوەی کە شتێکی نوێ یعنی نەخوازی بکەن لە بواریکاری وێنە چێشاندا نهر وێنە چێشان بەخسە لەی شێوەکاری بەگشتی کە مەبەست سێرامیکە هەروەها پەیکەرسازی و پەیکەرتاشی ئەوانەشدا کار زۆر دەکرێت بەڵام کەم وایە کە کارێک زۆر بێسلا بەرچاو بێت زیاتر لاساییکردنەوە یا کۆپی لە کۆپیە ئەو شتە لە بەداخەوە لە کوردستانیشدا هەیە ینی ئەو نەخۆشیە لە کوردستانیشا هەیە و لەبەرەوە
ئێمە چون بێسلا لە گەلێکین ملەتێکی لەسا کیانی خۆمان نییە سەربەخۆی خۆمان نییە لەبەرەوە ئێمە هونەرمەندەکانمان پرش و بڵاون یعنی وەکو چۆن دەڵێ مریشکێک لەسەر هێلکەکەی بنووشێت و هەڵی بێنێت و ئەوە ئێمە وانین هەر یەکی لە شوێنێک و لە جگایەک و لە فلان و ئەمانە خەریکی ئیشکردنەوە و بەداخی گرانەوە ئەو وڵاتەش نییە کە هەمومان تێدا کۆ ببینەوە و ڕائیمان بگۆڕینەوە نەزەرمان بگۆڕینەوە لە باشووری کوردستانیش ئەو نیوچە هەرێمەکە هەیە بەداخی گرانەوە ئەوەندەم مۆزەلات و مشکلات و تەنگ و چەڵەمە و هینی دەور و بەر و ئەمانە کارگەری لەسەری داناوە لەبەرەوە ئەو جۆرەی کە پێویستە گەشەی نەکردووە یعنی لازمە هونەرمەند پاڵپشتی بکرێت لەلایەن هەم حکوومەتەوە هەم لەلایەن بەشی ئێستا وەکو چۆن دەڵێنێمە خصوصی ئەهلی و ئەوانەوە ئێستا ملەتی ئێمە گەلی ئێمە نەگەیشتێتەوەی کە هونەرمەند بەهی خۆی بزانێت من ناڵێم خێری پێ بکەن یا فلانوانە ئەوان دەتوانن بە کڕینی کارەکانی ئەو هونەرمەندە بەو جۆرە پاڵپشتی لێ بکەن لەبەرەوە بەداخەوە جار ئێستا ملەتی ئێمە و گەلی ئێمە ئێستا نەگەیشتێتەوە ئاستەی کە هونەرمەند بەهی خۆی بزانێت ئەو مشکلە هەیە و چون ئێمە درەنگیش لە چاو ملەتانی دیکە درەنگ ئێستا وەکو چۆن دەڵێ سروەی هینی مۆدێرنیسم هاتوۆتە کوردستان و ئەمانە هەروەها ئێمەش درەنگ دەستمان پێ کردووە بەڵام ئەو درەنگ دەست پێکردنە معنای ئەوە نییە کە ئێمە لە کابرایەکی مەسەنا ئالمانی من خۆم هیچ بەکەمتر نازانم لە کابرایەکی ئالمانی یا فەڕەنسەوی یا فلانوانەکە لە ئالمان دانیشتۆ خەریکی کاری هونەری دەکات کارەکەی منیش لە ئاستی ئەودا هەیە لەوانەیە بڵام نایی خۆم بڵەمی کەسی دیکە لە هی ئەوانیش سەرترە بەڵام چون دەوروبەرەکەی ئەوان تێگەیشتووترن زاناترن لەبەرەوە خۆی ناڕاستە و خۆ دەبێتە پاڵنەرێک بۆەوەی کە هونەرمەندەکە بێسلا لەسەر ئیشی خۆی و لەسەر داهێنانی خۆی بەردەوام بێت ئەو شتە لەلای ئێمە زۆر قورسترە ینی تەواوی دێتەوە سەر شانی خودی هونەرمەندەکە ینی وەکو ئینتەهار وایە ینی بەڕاستی دەتوانم بڵم ئیشکردنی کاری هونەری وەکو ئینتەهار وایە لە کوردستاندا بەڵێ کاک نامۆ ئەم پرسیارمە لە ڕابطە لەگەڵ ئەو پێشانگایانە کە تا ئێستا کردوتانە دوو بەشیشە تا ئێستا چەند پێشانگای تایبەت بە خۆتان بەڕێوە بردووە پێشانگای هاوبەشیشتان بووە ئەگەر بووە پێمان بڵێن من زیاتر لە 30 پێشانگای تاکە کەسی خۆم بووە زیاتر ینی تایبەت بە خۆتان وەتە هەر هی تایبەت بەڵێوی خۆم زیاتر لە 20 پێشانگای بێسلا هاوبەشیشم بووە چەند خەڵاتت بەدەستێناوە و بۆ کام یەک لە کارەکانت بوون وەڵا من خەڵاتوشتم دەهێناوە ئەگەر خەڵاتم هێنابێ ئەوەی هینە هی سەرۆکایەتی زانکۆکەمە و ئەوانە خەڵاتیان پێداوم وەکو مامۆستایەکی نمونە ساڵانە ئەوە ئێسلا بە چەند کەسێک خەڵات دەدەن وەکو ئەوەی کە مامۆستایەکی نمونەیە لە کۆلێجەکەدا ئەمە چون باوەڕم بەوە نییە کە من لە پێشبڕکی و ئەوانەدا خەڵات وەربگرم ئەمن ئەگە باز دەکەن دەڵم فلان هین هەیە ئایا بەشدار دەبی لەو پێشانگایەدا ئەگە بەدڵم بێ دەڵم زۆر چاکەوە دوسێ تابلۆ دەبم و بەشدار دەبم دەنا باوەڕم بە پێشبڕکی و ئەوانە لە بواریکاری هونەریدا نییە بەڵێ کاک نامۆ سەردەمەکە ئالۆزە و پڕ لە ئاڵوگۆڕە هونەرمەندان چۆن دەتوانن کاریگەریان لەسەر ڕۆتی ڕووداوەکان بێت بێگومان هونەرمەند دەوری هەیە من ناتوان بڵم دەوری نییە وەختی تۆ ڕۆمانێکی مەسەڵەن شێرزاد حەسەن دەخوێنیەوە یا چوزانم ئۆرهام پاموک دەخوێنیەوە یا کەسانی دیکە دەخوێنیەوە لە هینەکانی خۆمان هەروەها لە عالەمی دەخوێنیەوە کارگەری لەسەر تۆ دەبێت هونەرمەند دەتوانێت شتەکان سادەتر بەیان بکات یعنی هەر تابلۆیەک دەتوانێت خۆی باس لە مەعاسات و کارەساتێک بکات باس لە خۆشی و خۆشەویستیەک بکات یعنی هەر کامێکیان بۆ خۆیان دەتوانن ڕۆمانێک بن بەڵام پێویستە کە ملەتی ئێمەژ و کوتەوای ملەتانی دنیا حەز و تامەزۆی خوێندنەوەی ببێت هیچ ملەتێەوە پێش ناکەوێت ئللا ملەتێکی خوێندەواری نەبێت
ئێمە دروستە کە دنیا بۆتە دنیایکی مەجازی بەڵام زۆری ئەو شتانە جددینین ئینتەرتاینمنتن ئێمە پێویستیمان بەوەیەکە لە ئینتەرتاینمنت دەربچین و شتی بە هەند و جددی بخێنینەوە و هوەری جددی وەربگرین لەبەرەوە یعنی تەوسیەی من بۆ بێسا ملەتی خۆمان ئەوەیە کە کاتەکانیان بە فیڕۆ نەدەن ئەگە شانۆیەکە بچن بۆ شانۆکە ئەگەر ڕسیتالێکی مۆسیقا هەیە حتمما بچن بیبینن جۆ بدەنێ ئەگە پێشانگایەکی وێنە چێشانە حتمما بچن بیبینن ئەمانە دەبێتە شارستانیەت ئەمانە معنای مۆدرنیزمە یعنی ئێمەش دەبێت بەرەبەرە ئیتر شار دروست بکەین و لەگەڵ شاریشدا دەبێت ئەو شتانی کە تایبەت و وەصلە بە شارستانیەتەوە ئەوانە ڕەچاو بکەین لەبەرەوە من تەوسیەمەوەیە کە ئەو شتە بکرێت بۆی کە بتوانین ئێمەش پێشکەوین وەکو تەواوی گەلانی دنیا. بەڵێ ئەگنامۆ من پرسیاری تایبێتم نەماوە لە کۆتاییدا ئەگەر شتێک بە پێویست دەزانن ئاماژەی پێ بدەن فەرمونون. وەڵام من شتێکی تایبەتم نییە چون من کارەکەم دەبێت زیاتر قسە بکات ئەبەتە من بێسلام من چەندین ڕەوت لە ناو کارەکانمدا بووە و بەردەوامیش هەر لەسەر ئەو ڕەوتی بێسلا ئەوەی کە بتوانم ئەو شتەی وا لە مێشکمدایە دیارە بێسلا هێندێک فاصلە لەگەڵ من دەگرێت من دەمەوێت پێی بگەم یعنی پێی بگەم بۆ ئەو شتەی وا لە مێشکمدایە کە دەچێتە خانەی داهێنان و دەچێتە خانەی ئەحساس و سۆز و هەست و ئەمانە و ئێستاش من کۆمەڵە تاو لەو فترەیەدا کە نزیکی لە 2022ەوە تا ئەم ئێستا ئەم مانگە مانگی 5 کۆتایی مانگی 5 بوو ئەمە 3 پێشانگامدانا هیوادارم کە بتوانم لە مانگی 11دا کۆمەڵە کاری دیکەیە ئەنجامی بدەم و بتوانم پێشانگایەکی دیکە بخەمە بەرچاوی بیناران. ئەوەی من باوەڕم بۆیە کە دەرفەتی ژیان زۆر کەمە لەبەرەوە تەنیا تەوسیەیەکم بۆ گەنجانی خۆمان ئەوەیە کە ئەو شتەی وا حەزیان لێیە حەزە باشەکان نە حەزە خراپەکان ئەو شتەی وا حەزیان لێتی لەسەر ئەوە بڕۆن ئەگەر لەسەر ئەوە بڕۆن سەرکەوتوتر دەبن. بەڵێ زۆر سوپاسدانەکەین بۆ بەشداریتان لەم بەرنامەیە. زۆر سپاسی ئێوەش دەکەم کۆمەڵە تیوی سپاسی جەنابەت چاوانخان وارەوەها بینەرانی خۆشەویستان. زۆر سپاسدان سەرفەراز بن. دەسمە هەرکوێتم لە یادە هەی وڵاتە جوانەکەم دەسمە هەرکوێتم لە یادە هەی وڵاتە جوانەکەم شەرتە پیریشم لە لای تۆ ڕابرێ باوانەکەم هەرچی جوانی هەم دەران و دێتەران زۆر ناز دەکەم زۆرترم تۆ خۆش دەوێ ئەی خاکی کوردستانەکەم زۆرترم تۆ خۆش دەوێ ئەی خاکی کوردستانەکەم. ئەوەکەت بۆن خۆشە خاکت پڕ لە بێت و شەوکەتە ئەوەکەت بۆن خۆشە خاکت پڕ لە بێت و شەوکەتە بای شەماڵت دڵڕفێنە وەک نیگای چاو جوانەکەم کەزیەکانی هەم دەرانی نای بزێوەن هەستی من شەرتە بەو پەنجەم فەقەت دەستی ڕەشی تۆشانەکەم شەرتە بەو پەنجەم فەقەت دەستی ڕەشی تۆشانەکەم. آی
تاشتاوي برخروش الشكبرم بحرم نبي تاشتاوي برخروش الشكبرم بحرم نبي شاويشين يشكبرم قد أرزوي دريانكم دور خراوي وبكسي ومجبورة كوز فرقي هيا دور خراوي وبكسي ومجبورة كوز فرقي هيا من كمجبور نيم بزيد بيلم خراب بيوانكم خاكي بيقانا بموتا ناكري مجبور نبي خاكي بيقانا بموتا ناكري مجبور نبي غربتي أهدى حتى زيندون لقل تاتانكم راس ياري هاوضلت بخوش أما جقران أزمان بخوش ترى قشقال دزجيرانكم أزمان بخوش ترى قشقال دزجيرانكم خوش نبو بوی من هرگز خیالی هجرتم پی خوش نبو دست هر شارکی بیری شارکی بوکانکم 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 دست هر شارکی دست هر شارکی بیری شارکی بوکانکم بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئەڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕلاک هەمەرانیتان دەسپێرم.